دادگای تاوانەکانی سلێمانی دوای 2 ساڵ لێکۆڵینەوە و دانیشتن دۆسیەیەکی یەکلای کردەوە کە پێشتر لە هەرێمی کوردستاندا وێنەی نەبووە. ئەویش سزای کەسانێک بوو کە تێزابیان کردبوو بە دەموچاوی کچێکدا. ڕووداوەکە بەهاری ساڵی 2014 لە شەقامی سالم لە ناو شاری سلێمانیدا ڕوویدا بوو، کاتێک 2 کوڕی گەنج بە ئەنقەست تێزاب دەڕێژن بە دەموچاوی کچێکدا. لەو ڕووداوەدا کچەکە بەشێک لە ڕوخسار و قۆڵی تێزابی بەرکەوت بوو. بە گوێرەی بەدواداچوونەکانی NRT و لێکۆڵینەوەکانی دادگا دەردەکەوێ ئەو کەسانەی تێزابیان با دەموچاوی ئەو کچەدا کردبوو لەلایەن کەسێکی دیکەوە ڕاستپێدراون کە دەوترێت دەستگیرانی کچەکە بووە، بەڵام بەر لە زەماوەند لە یەکتر جیابوونەتەوە. دوای دەستکەوتنی بەڵگەی یەکلاییکەرەوە دادگا بڕیاری داوە ئەو 2 کەسەی دەستگیرکراون سزا بدات بە زیندانی هەتاهەتایی. بڕیارەکەی دادگای تاوانەکانی سلێمانی بە گوێرەی مادەکانی 412 و 414 بووە لە یاسای سزادانی عێراقی کە ئەو مادانە تایبەتن بە سزادانی هەر کەسێک کە هەستا بە ئەنجامدانی کارێکی زیان بەخش بە شێوەیەکی مەبەستدار و ببێتە هۆی زیانگەیاندن بە ئەندامێکی جەستەی مرۆڤ. هەرچەندە لەسەر ئەو ڕووداوە 2 کەس سزا دراون، بەڵام هێشتا ئەو کەسەی کە دەستی هەبووە لە هاندان و ڕاستپاردنی تێزاب ڕێژەکان دەستگیر نەکراوە و دادوەر بە شێوەیەکی غیابی سزای هەتاهەتایی داوە. ئەو ڕۆژەی سزادراوان تێزابیان بە دەموچاوی ئەو کچەدا کردبوو، شاید حاڵەکان وتبوویان دەموچاویان پێچابوو، ناسینەوەیان ئاسان نەبووە، بەڵام دوای زیاتر لە 2 ساڵ دادگا بەڕەسمی ناساندنی و سزای دان. بە گوێرەی زانیاریەکانی NRT ئەو کچەی تێزاب کرابوو بە دەموچاویدا ئێستا لە سلێمانی دەژی. جاڵە محەممەد NRT سلێمانی.